بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم إمام الشوكاني لتفسير فتح القدير أفرمي همو زانان كوكن لسر أوي شتێک کە ئینسان پیر ئەکات و تووشی نەخۆشی ئەکات و لاشەی ئەڕزێنێ لە بابەتە معنەویەکانە بریتیە لە فەزەع و ترس. بۆیە زۆر کات باسی ئەوەکەین کە زۆر خەتەرە مناڵ بترسێنرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە چەندین فەرمایشتا ئیشارەی کردو بەوەی کە هەر کەسێ شمشێرەکەی تفەنگەکەی ڕووبکاتە موسڵمانێک و بیترسێنێ عقوبەی بۆ داناوە. لەگەڵ غەم و خەفەت خواردنە ئەم دوانە ئینسان تەواو ئەکەن. بۆیە ئەبینی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم 63 ساڵ و چەند تاڵێکی مووی کەمی سپی لەناو ڕیشی مبارەکیە دەرئەکەوت یان لەناو هەموو موەکانی قژی مبارەک و ڕیشی مبارەکیە دەرەکەوت. بۆیە فەرموویانە هەر کەسێک لە ڕووی مادە و معناوە بە منهەجی دین بچێ بەڕێوە لە ئینسانە پیربوونی زۆر درەنگ بەسەرایەت. علامەت و نیشانەکانی پیری و نەخۆشی کە ڕوو ئەکەنە ئینسان هۆکارە سەرەکیەکەیان بریتیە لە ترس و فەزەع و غەم و خەفەت. پێڕێک هەن، جیلێک هەن، چینێک هەن، نەخەفەتە خۆن نەئەترسن. ئەوانش بریتین لە ئەولیای خوا وەلیەکانی سەرزەوی. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. بەڕاستی وەلیەکانی خوا لە سەرزەویە نەترسیان هەیە نەغەمیان هەیە. کێن ئەم وەلیانە؟ الذين آمنوا وكانوا يتقون. ئیمانیان بەخوا خۆیان هەیە بە جوانی ناسیویانە نەک تەنها لە ڕوویەکەوە لە هەموو ڕۆکانەوە رب العالمين باشي ناسيوه وكانوا يتقون لقل أوشا تقوى خواناسي ودين داري تايبتي خوان يعني هي لهم البشرى في الحياة الدنيا بخوا بيش أوي بمرن لمجياني دنيايا لسرمريا كاتي راكشاون بيش أوي الرحيان درشي ملائكة بتشاوي سري خوان أبين مجدي بهشتيان بي أدري. وفي الآخرة لآخرة خلق هموي قلقنا راحته همويان أمان زور زور آرام ومجديان بي أدري لا تبديل لكلمات الله. هيج قرآن كريم وسا كلمات خوانا جل جلاله أما براوته وبو أوكسي ولي خوابه بيش أوي الروحي درشي للدنيا ولا آخرة مجدو بشارتي أدريته ذلك هو الفوز العظيم. خواي عظيم أفرمي أما بردنا ويقوري أما أوي مالي زور أيباتو أوي أولادي زور أيباتو أوي مالكي جوانا أيباتو نخير بس أولياء خوا أيبنا ولا سرزويا. لفرمايشتك كإمام أحمد بوي الروايات كردون أفرمي خوا جل جلاله صد رحمي قوري خوي كرب صد بشوه بەشێکی هێنایە سەرزەوی هەموو ئەو جەماڵ و کەماڵی زەوی ئەیبینی یەک بەشە لە ڕەحمی خوا. دایکێک بە مناڵێک، مناڵەکان بە دایک و باوک، سۆزی باوکێک بۆ ئەولادەکانی، سۆزی ئەولادەکان بۆ باوکیان، ئاژەڵەکان لە بینی یەکترە نا گوژ و گیا و دار و درەخت و تەیر و توور و دەنگ و هەرچی جوانی هەیە لەسەر زەویە کە تۆ ئەیبینی بەشێکە لە ڕەحمی خوا.
ئەو هەموو میوەی کە زەوی بە تۆی عەتاءەکە بەشێکە لە ڕەحمی خوا خۆ ڕەحمی خوا وەسعت كل شيء لە هەرچی شتەیە تۆ ڕەحمی خوا ئەبینی بەخوا لە عەقڵی مناڵێکە لە عەقڵی پیرێکە لە عەقڵی ئافرەتێکە ڕەحمی رەب العالەمین ئەبینی لە ماڵێکە چەند کەسێک پێکەوەن بە ئاشکرا ڕەحمی خوا بەسەریانەوە ئەبینی سات و چرکەیەک نییە ڕەحمی خوا نەبینی بۆ ئەگەر ڕەحمی خوا نەبێ دوو هەناست پێ هەڵەکێشرێ بۆ ئەگەر ڕەحمی خوا نەبێ جارێک دانەکانت بەرزە بێتەوە بداتەوە لە یەکتر و شوێنی خۆی بۆ ئەگەر ڕەحمی خوا نەبێت زمان بەبینی ئەم کارگەی دانەیە دێت و ئەڕوات هەموو ڕۆژە چەند جارێک زمانت بریندار نابێ دۆستێکم هەبوو زمانی ئەستور بوو هەموو جارێ ئێوەی کوورە دوعای خێر بکەن زمانتە ئەستور نەبێ بەس نییە خوا بە بچووکی دروستی کردەوە بینی ئەو دانانە دەرەچێ ئەی بەس تۆزێ ئەستورتر بووایە لە ڕۆژێکە 50 جار دانتان بەر زمانتانە کەوت وەرە ئەم هەموو نعمەت و ئەم هەموو ڕەحمەتە ئەبینی لە هەموو سوچەکانەوە دەی لەم فەرمایشتا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەم ڕەحمەی سەر زەوی لە ڕۆژی قیامەتە خوا هەڵی ئەگرێتەوە ئەی خاتەوە لای نەوەن و ڕەحمەتەکەی ئەی کاتە سەتی کامل فەکەممەلەها مئة رحمة لأوليائه يوم القيامة هر صد رحمتك أبخشو أبجيني بسر كيا بسر أولياء كان ولي كان خويا للرجي قيامة وتصد رحمي خوا بكاملي بوكي أبي بو أولياء كان أبيت للرجي قيامة لو أشي للذهني هري شكل إما بلين ولي خوا كيا كسيق لأشكوتك يتبيشتاومان كأما ولي خوايا وتيكلاوي خلقناك کەسێکی تر لە مزگەوتە ناچێتە دەرەوە شەو ڕۆژی ئەتیکافەکە ئەمە وەلی خوایە یەتە پێش چاومان کەسێک باڵی گرتووە بە ئاسمانە ئەڕوا کەسێ بەسەر ئاوە ئەڕوا وەلی خوا نابێ بچێتە بازاڕ ئەبێ زمانی قورئان بێ ئەبێ تەسبیح لە دەستی نەکەوێتە خوارەوە وەلی خوا شتێکی عجوبەیەتە پێش چاومان نابێ پێویستی بە خەڵک بێ نابێ لەگەڵ خەڵکە هەڵسوکەوت کە ئەمە وەلی خوا نییە ئەم نەزەریاتەی لە زیهنی ئێمە دروستوە بۆ ئەولیای خوا نەزەریاتێکی هەڵەیە وەلی خوا جەل جەلالوهو لەسەر زەویان نەمێنە زەوی تێکەچێ لەبەرەوە هەموو زەمان و کات و ئانێک ئەولیای خوا تەواجودیان هەیە کێ ئەم وەلی خوایە پیاوێکە لاوێکە ئافرەتێکە یەکێکە لە ئێوە زانان فەرمویان ئەولیای خوا ئەساسیاتی هەیە و صفاتی هەیە ئەساسیات هەیە لە ئەولیای خوا وصفات هي لأولياء إخوان آية أقولجين لم زمني إيما لم زمني فساد وقرب الخياء أولياء إخوان دروز ببن آية أكري لم زمنا برجي جلو كيف فتنيا كسيك هبه لنا وفتنك درجة بيت ولي إخوة جل جلاله وشي ولي ولا لزمان عربية استوى معناه خوشي ويستي بكاري يعني لأصل من ولي الآخر أو شتيك بدواي أوي تراي يعني أمن دنزيك لرب العالمين كأنما هموشتيك بدواي خوايا أروا بيوتر ولي هم ما نوفر ما يجتمع بستوى يعني بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمي عبد كان بفرض كان لمنه ونزيك ابنه بلان بسنة كان أو دنزيك ابنه كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي تبطش بها سبحان الله أفرمي خوا جل جلاله لحدث قدسك أفرمي أولا نزيك أخمو لخوان بهوي سنة كان أو بسنيك أي بستي أبما من خوا جل جلاله أفرمي بينيني أبت من أفرمي نا من أبما بينيني من أبما بستني من أبما أو كردوي كدستك إيك زانا زور فرمايشتا زور شتيان فرموا لبيناوي أم فرموديا زور تفسيرات وتعبيرات يعني كردوا هندك فرمانا إتر أو كسا أو اندخوا ناسا جوي بس خوا أبيستي شاي بس خوا أبيني دسي كارناكا إلا كارك إلهي أكا لسر زويا أوان فرموا هندك تفرمانا نخير أما فضلك خوا بيداوا يعني أوندك برز أبيته وخوا جل جلاله بعظمتي خوي أفرمي من أب ما بيستني نك أو مطابق ببستني من أبي نخير
من ئەبمە بیستنی ئەو ئەمە فەزیلەتێکی زۆر گەورەیە بۆیە لە فەرمایشتێکە ئەفەرمێ من عادى لي وليا فقد آذنته بالحرب ئەو کەسێکەوە معادات و شەڕ لەگەڵ وەلیەکی من بکە و عەزیەتی بدا ڕێک بڕیار ئەدەم ابن عباس أفرمي للرجل قيامته يا لدنيا خوي جورشم شير أدا دسي الله فرمو شركة لقلبنا ويهركس معاداتي ولي كردبه إلا لم دنيا سوق ولو دنيا سوق به آية أكري أما لم زمني فتنة ببين أو أولياني خوا جل جلاله أو صفتان كين كامانا أو أساسيتان تلا خمان أنا دابنين وأو صفتان كين كأولياء خوا هيا أنا تاوكو أما لخمان أنا جيب جيكي صفاتك كان زور ناكري إنسان باسيان بلا من أساسياتك كان باسكم لخدمتنا كأكري شبابك مسلماني جواني أمره أهلي مزقوتي جواني أمره أكري ولي خواب لسر زوية والله ومزان أم كردستان بتشوار سياسي بوغن وستاوى بخواد دعاي إيوي أهلي مزقوت نبي أمولاتك كاولة بسريك لأنه أم شر وكشتار وأم مشاكل وفساد أهلي مزقوت سر زوية الرأقرن أولياء إخوة سرزوي الرأقر أو صفات أساسيانا تشين لأولياء إخوة شون إيما ببين ولي هندق لزانا كان سيشتين فرموا يعني ترك الحرام وأداء الفرائض وأداء النوافل فرموا يعني كسيك بيت تركي حرامك فرض كان بباشي جيب جيكا زائدا سنة كان بشاكي جيب جيكا أبيت أولياء إخوة بويا رحمتي خوال إمام أبو حنيفة بلا زمان خويا أفرموا لو لم يكن الفقهاء أولياء الله فليس لله ولي أجر فقيه كان أهل فقه أو أنا خريكي فيربوني شريعة إسلاما أجر أو أنا ولي خوانا من لسر زي خويا وليني بويا أبيني يان بابلم أكري ولي خوا جل جلاله لم كاتا دروز ببي بلا زور باعتيادي آيا ناكري كسيك تركي حرام كاتو فرض كان بباشي جيبا جيكا سنة كان جيبا جيكا نوافل كان جيبا جيكا آيا أمنا قنجاوة زور قنجاوة آيا چند كسي أما جيبا جيكا زور كسي إما واه تصور نكين ولي خوا جل جلاله نابي قناه بكا وليك نيا لم سرزوي خوا قناهي نكرد بي وليك نية لم سرزوي خوا قناهي نكرد به بلام كقناهي كردوا هستي بغريبي خوا كردوا ضلي بولا أوش نيويو قراوته والله لسرزوي أتواني چندين كسي بيني بچاوي سر ايان بيني سوين بخوي بلا أما ولي خوايا بوناكري تو كسيك أبيني حتى وكوكاتي حياتي دركايا كوتاي عمري هميشه تسبيحك بدا سوي تسبيحاتك أما ولي خوانا بكي كخوي لحرام أباريزي خوي لقناه أباريزي هول أدا لبازارة أكري ولي خواها بي لكرينو فروشنا أولياء خواها بن همو جاني كسك سيركي خوي باراستو يك قطر حرامي بمن الله كي خوي نداو أي أما ولي خوانا بي كي ولي خواها كريكارا قبيني دسكاني قليشا أوني كارو بار كردو ماندو بزماني برجو الضلي نايا الرجو كي بشكيني شريعة الرأي أدا بعظمتي خوي الله يكون خليك أمري روجكت بشكينا أو روجاني زور ماندو دروسته أو أمادي روجك خوي نشكين بويا سي صفة باسكم غيري أو سيداني كزانيان باسيان كردوا سي أساسياتي قوردان راوا فرموا أنا هركز أم سي أساسياتي تيابي بدلني أو أبيت ولي خوا جل جلاله يكم فرزكاني بباشي جيب جيك كلك ألين بباشي فرزكان جيب جيك أبي جياني خوي ترخان كرد بي لراسطة بها مكاتي بو چون برسي أبي خواردنك بانك بكري بو يكسر برو بيري أروى برسيتي هلاك چون بربانگان زور كاد أو مشهده يتبيش چاوم كاتي بربانك بانك أبيتوا همو من دوين خوا من روجو كمان بشكين همو تونية بلا مار أدا أو بخواتوا جاء رواية هاوي نبر رجوين كاتيكي زوزو ناراحتا تمنى أكي زو تربان بدا چند جار بينيوما خلقي صالح كزوزو ماندوبون لخواناسيا هاتون لسر سفركانيان بربانكانيان كردوتو چاوري كردو لبر خاتي خوانا بقد أم چاوري ناكري بويا چون أبو شوازة أبيني بلامار أبي آوابي بو فرزكان
کە بانگی گوێ لێ بوو هەست بە جوڵە و حەرەکەیەک لە ناخی خۆتا بکەی بەرەو بانگەکە ڕاکەی. ئەگەر ڕۆحت ئەوەی لێ هات بزانە صیفەتێک لە صیفەتەکانی ئەولیای خوا لە تۆیە هاتە دی. چەند کەسمان هەیە فەرزەکانی جێبەجێ بکە بە ڕێکبێکی زۆرمان هەیە. اینجا توکمەی لەناو فەرزەکەیە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێک کە بانگ ئەدرا هەموو لاشەی ئەجوڵا ڕەنگی زەردە بوو لە شوێنی خۆی ئەهات و ئەچوو هەندێجا عارەقی ئەکرد. ئەنو ئەی ئیمام بۆ ئەوە ئەشڵەژەی کە بانگ ئەدا کورە چۆن نەشڵەژێم بەخوا ئەم نوێژەی کە ئێستا ئێمە ئەیکەین ئەمانەتی خوایە لەسەر زەویە. واللهی ئەم ئەمانەتە درا بە ئاسمانەکان بە کێوەکان پێیان درا فأبين أن يحملنها وأشفقن منها نيان تواني هەڵیگرن. من ئێستا ئەچم ئەم ئەدای ئەمانەتە ئەکەم لە بەردەم ڕەب العالەمین. صلاح الدین ئەیوبی لە کۆتاییەکانی عومریە پێش ئەوەی وەفاتکە ئەفەرمێ زۆر بە ناڕەحەتی قیامی هەبوو لە نوێژە. ئەڵێ خۆی بەسەر شمشێرەکەیەوە ڕائەگرە هەتا بە پێوە نوێژەکەی جێبەجێک. لە زۆر کات پیان تۆ معذوری دانیشە. ئەونا من لە مەذهبی ئیمامی شافعی مەذهبم پێم وتراوە کە هەتا تواناتە پێوە فەرزەکەت بکەی بۆیە بە پێوە هەوڵ ئەدەم هەر چۆنە بێ فەرزەکە جێبەجێ بکە. بۆیە مەسائیلی فەرزەکان واجبی فەرزەکان لە نوێژە لە ڕۆژووە لە حەجە لە زەکاتە لە شایەتومانێکی جوانە ئەم فڕوزانەی کە خوا لەسەر ئێمە جێبەجێ کردووە بە باشی ئەبێ بیبێن بەڕێوە. ئەدای فەرائض بە تەکمیلی یەکەم خاڵی یەکەم صفاتی ئەو کەسە تیا هاتە دیکە ئەبێتە وەلی خوا جەل جەلالوه. دووەم سنەتەکانە خۆش بێ. ناڵێم لەوە ئەچێ سنەتێکە لە دەست دەرچێ. ئەمە لە کتێبی ئەذکاری ئیمام نەوویە باسمان کرد کە قەضای ذیکرەکان ئەکرێتەوە. سنەتەکان هەموویان قەزا ئەکرێنەوە. ئەکرێ ئینسان سنەتەکانی خۆش بێن شەو ڕۆژ پێش نوێژەکان دوای نوێژەکان هەمیشە دڵی لە لای سنەتەکانی بێ. دۆستێکم هەبوو کەسێک نوێژی سنەتی نەئەکرد زۆر کات پێی ئەوترایانوت نوێژی سنەت کە ئەو نەئەکرد ئەوی تریش بە نمونە عەشایری خۆی نمونەی بۆی هێنایەوە. ئەوە ڕۆڵە ئەگەر سنەتەکان بکەی وەکوە دووسێ جۆر زەڵاتە و لە ئۆدی نانەکە تۆ خواردە بێ ئەگەر وانە بێ نانی وشکی بخۆی ئەوی چۆنە بێ نانی وشکی. طبعا دوای ئەو کەسە کەوتو بۆ سنەت یانوو بە قسەی ئەو هەمەلای قەناعەتی نەکرد بە زەڵاتی کابرا قەناعەتی کرد بە زمانی خۆی قسەی لەگەڵا کرد. مەبەستەکەم جوانی نوێژەکان هەیبەتی نوێژەکان پارێزراوی دەوری نوێژەکان ئەو سنەتە جوانانەیە کە لە دڵی تۆیە هەیە ئەبێ خۆشە بێ هەوڵی بدە سنەتەکان بە تەکمیلە جێبەجێک. ئێمە ئەبینین لە ڕەمەزانانە نوێژی تەراویح لە ئەوڵەوە گەرم و گوڕی هەیە دوای لە ناوەڕاستە ساردی لە ئەخیرەوە گەرم و گوڕی هەیە. ناکرێ ئێمە تەراویحمان خۆش نەوێ ناکرێ ئێمە شەو نوێژمان خۆش نەوێ ناکرێ ئێمە نوێژی زوحامان خۆش نەوێ ئەبێ بۆی بژین لەگەڵیا بژین پێمان خۆش بێ باشترین خۆشتنی کاتمان ئەو کاتە بێ کەس ئاگای لێ نەبێ سنەتێکمان جێبەجێ. بۆیە ئەمە دووهەمین صفەتە. ئەگەر ئەم صفەتی دووەمە جێبەجێ کرد کۆنتڕۆڵە کرد دڵنیا بە دوو خاڵی زۆر سەرەکی وەلیبوون لە تۆیە دروست بوو. سێهەم خاڵەمێنێ سێهەم خاڵیش ئەوەیە خۆ پێباش نەبوون ئیتیهامی نەفس فەلا تزەکو ئەنفوسەکم. هەمیشە خۆت بە کەسێکی زۆر باش نێتە پێش چاو ئیتر وابزانی هیچن نەهێشتوتەوە فەرزێک و کۆمەڵە سنەتێ کردووە. نا ئێمە یەک کێشەمان هەیە لە وتارێکیشان نووسیومە خەڵکی موسڵمانی ئێمە لە کوردستان یەکێ لە صیفاتەکان کە بووە سەبەبی ئەوەی بەرەکەتی داعوە سەحوەمان نەمێنێ ئەو بۆ خۆمان پێوە بۆ ئەهلی بەهەشت و موسڵمان و دیندار هەموو خەڵکمان پێ گومڕا و کافر. ئەم فکرە زۆر غەڵەت. کەی خۆتێ پێ باش بوو صفاتێک لە صفاتی ئەولیای خۆتیان نەما. بەم شێوازن ئەبێ هەمیشە ئیتیهامی نەفسی خۆت بکەی. ئەها ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ چی؟ یعنی سەیری ئەو خەوفە گەورەکە ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی بچێتە ناو بەهەشتەوە هەمووی بڵێن یەک کەس ماوە ناچێ ئەترسم ئەو کەسە عومەر. ئەمە کێوە ئەڵێ؟ ئەو عومەرەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ لەو کانە نەبیٌ بەعدی لەکانە عومەر. ئەگەر پێغەمبەرێک دوای من بەهاتایە ئیمامی عومەرە. دەیبزانە چۆن لە حاڵی خۆی ئەترسێ چۆن ئیتیهامی نەفسی خۆیەکە. قەت ئەولیای خوا خۆیان پێ باش نییە خۆیان پێ وەلی نییە. ئەم کەلیمەیە
ئەبێ بە جوانی ئاگامان لێبێ وەڵڵا هەر کەس خۆی پێ وەلی بوو وەلی نییە لەبەرەوە هەمیشە ئەبێ بڕواکە لە چوویتە ناو مزگەوتێکەوە نوێژە کرد پێت وا بوو ئەوەی تۆ دروستە و هی خەڵک دروست نییە بزانە ئەوە هیچ نییە نوێژەکەی تو ئەبێ پێت وا بێ هەر هەمویان چوونە بەهەشت و تەنها تۆ نەوێ بە تاقی ماویتەوە بۆیە ئەبێ ئاگامان لەم خاڵە بێ خاڵی ئەخیر زۆر گرنگە لە حیاتی ئێمە ڕنگ بداتەوە بۆیە ئایا ئەکرێ ئێمە ئەولیای خوا بین بەڵێ ئەکرێ هەموو فەرزەکان جێبەجێکە بە باشی و بەڕۆحەوە سونەتەکان بە خۆشەویستیەوە جێبەجێکە هەمیشە خۆتە پێ کەم بێ و خۆت بە شتێکی گەورە نەزانی پێت وا بێ ئیتر تۆ گەیشتە پلەیەک و خەڵک هەر هەمووی بە بچووک لەو خوارەوە نە هەمیشە خۆت بە خزمەتکاران بزانە مسلمانی ئەبینی چاکە ئەکا نەکەی ڕەخلە لە چاکەی بگری سپاسی خوا بکە کە ئەو چاکەی کرد ئەمە صفەتی وەلی خوا بۆی ئەولیای خوا لەسەر زەویە هەمیشە کە بە شوێنێکا چون مسلمانێکیان بینی کارێکی باشی کرد نایەن بچن وەکو مێژ بە دوای ڕەخلەی کارەکە بدۆز وەڵا ئەوەی غەڵەتە یەن دەسەکانیان بەرزەکەنەوە یا ئیلاهی ئەمەی لێ قبوڵکە ئەم گەورەیەتی لێ قبوڵکە لە کۆڵ ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم کردەوە ئەم کارە گەورە مسلمانی ئەبینی قورئان ئەڵێتەوە سوژدە بەرە سوپاسی خوا کە شەیطان نەو خەڵەتێنێ مسلمانی تر مزگەوت دەکاتەوە ئەبینی سوژدە بەرە سوپاسی خوا بکە مسلمانی تر ئەبینی خواردن بەسەر هەژارانە تەوزیعەکە سوژدە بەرە سوپاسی خوا بکە لەسەری هەموو ئەمانە کارن وا نەزانی خۆت هیچ نەهێشتوتەوە و ئیتر خەڵک هەمووی لە گومڕایەتیە ئیلا تۆ نەبی هەر کەس ئەم صفەتەی هەبوو حتما لە ئەولیای خوانی بۆیە عەزیزانم هەموو شەبابێکی مسلمان و گەنجی مسلمان هەموو ئافرەتێکی بەڕێز خواناس هەموو پیرێک هەموو لاوێک هەموو پیاوێک هەموو ئافرەتێک هەموو چینەکان ئەکرێ ئەولیای خوا جەلە جەلالوهو تیانە تەواجودی هەبێ ئەکرێ مامۆسایەکی مەکتەب بیت و وەلیەک بی لە ئەولیای خوا بازرگانێکی زۆر چاکی ناو بازار بیت و وەلیەک بی لە ئەولیای خوا مەلایەک بیت و وەلیەک بی لە ئەولیای خوا نوێژخوێنێکی زۆر سادەی مزگەوت بی وەلیەک بی لە ئەولیای خوا مهم ئەم صفەتانە لە هەر کەسێکمانە بێت ومێ دەکەین ئینشاء الله خوای گەورە بە لە یەکێک لە ئەولیای خۆی قبوڵی کە و ئەو لە قوربی خۆی و لە خۆیەوە نزیکی خاتەوە داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتمان خێرکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لە خۆتمان نزیک خەرەوە فەرزەکان لە دڵمانە جێگیر بکە سونەتەکان لە دڵمانە خۆشەویست بکە مەحەبەتی خۆت لە دڵمانە بچەسپێنە پەروەردگارە مەمان گێڕە لەو عەبدانێک کە خۆیان بەشت ئەزانن بچووکمان کەرەوە لە پێشچاوی خۆمان بەرزمان کەرەوە لە پێشچاوی عەبدەکانت یا ڕەبی خۆیان داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ لەمە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمە دووە ئەیکەین خۆی عەفومان کە پەروەردگارە گوناهێک ئەکەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ بە ئاشکرا کردمان لە پێشچاوی مەخلوقات و شەرممان نەکرد عەفومان کە گوناهێ کردمان شەرممان کرد لە خەڵق و شەرممان نەکرد لە تۆ یا ئیلاهی عەفومان کە یا ڕەبی خۆیە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لطفی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتمان پڕخێر کە یا ئەکرەم الئەکرەمین لە گوناهەکانمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیە گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ڕەبی خۆیە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە یا ڕەبی خۆیە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە تو گەورەی خۆت هەر کەس زوڵمی لێ کردوون لە گوناهی ببورە زوڵممان لە هەر کەس کردووە لە گوناهی ببورە یا ڕەبی خۆی گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت پەروەردگارە هەر موسڵمانێک چاکە و پیاوەتێکی لە ژیانە لەگەڵا کردوون خۆی گیان لە گوناهی ببورە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت مردوەکانمان چاوەڕێی ئێمە ئەکەن یا ڕەبی خۆی گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە عەفویان کە یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان لەم ڕەمەزانە ئەوان چاوەکانیان بۆ لای تۆ بەرز کردوێتەوە پەروەردگارە ئەوان زۆر فەقیر و هەژار تۆ زۆر دەوڵەمەند خوایە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە خوای گیان موسڵمانانێکی زۆر هەن لە گۆڕستانەکانە کەس نییە دوعای خەیریان بۆ بکە
خوای گیان وا ئێمە لەم مزگەوتەوە دوعا بۆ تۆ بەرزەکەینەوە خوایە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە عفویان کە یا ئەکرەمە الئەکرەمین خوای ئەم مانگە مانگی بەخشندەیە و بەخشندەی تۆ بەسەر زەویا پەخش بووە یا ئیلاهی بەسەر گۆڕستانەکانە بەخشندەی خۆت پەخشکە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین هەر کەسەمان کۆمەڵی گرفت لە دڵیەتی ئەوێ بۆ تۆی بەرزکاتەوە یا ئیلاهی بەتەمای فرسەتێکە کە هەموو ئەوەی لە دڵیەتی بۆ تۆی پەخشکە تۆ عالمی بەدڵەکان خوایە بەدڵەکانمان ئەزانی ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین حەڵاڵ لە بازاڕەکانمانە زۆر بکە خوایە ئەوەندە حەڵامان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە لە حەرام بمان پارێزە خوایە لە حەرام بمان پارێزە خوایە لە حەرام بمان پارێزە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بەسەری بەرزەوە بمانگەنە حوزوری خۆت یا ڕەب العالەمین خوای گیان ئێمە لەم مزگەوتەی تۆیە کۆبووینەتەوە بە زمانی بەڕۆژەوە ئەمانەوە سڵاو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگەیەنین یا ئیلاهی سڵاوی ئەم مەجلسە ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین خوای بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەم ساڵ بە ئەندازەی هەناسەی مەخلوقات بە ئەندازەی قورسایی عەرش بە ئەندازەی جوانیەکانی سەرزەوی سەڵەوات بۆ دیداری پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەنێرین و پێ بگەێنە خوایە تۆ خۆت ئەزانی زمانی ئێمە کولە لە دوعایە یا ئیلاهی یا ئەکرەمە الئەکرەمین بە زمانی پێغەمبەریان صلی الله علیه وسلم دوعا ئەکەین خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەر جوانیەک هەر باشیەک هەر چاکەیەک پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم لە هەموو عمریا داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ڕەبی خوای گیان قەت سپاردە لای تۆ زایە نەبووە وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان گەنجی ئەم وڵاتەمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان ئافرەتانی ئەم وڵاتەمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان بازاڕەکان و ئەهلی دینمان لە بازاڕە سپاردەی تۆ کرد یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان خوێن لە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچکێ و ئومەتەکەی پێغەمبەری خوامان صلی الله علیه و آله وسلم سپاردەی تۆ کرد یا ئەکرەمە الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە آمین آمین والحمد لله رب العالمين